يا رسول الله. حسرتي لولا دكا أهل ضل ما يلبس أهل ضل ما يلبس صورتي طغدك اي ما شاء الله، اي ما شاء الله، وی ایشالله خدای خیره و بنویس دستت توت خوش به نف دنگه هر هبت یا ربی صحت و هر یا باش بد ایشالله صحت و تندرستی نعمتك خدایه او کسه هست بید کت یه صحتاوی دست شد و صحتاوی وکی بره نمیند مجوا گرنگ اوه و هاش صحت خو هبت. پیغمبر صلى الله عليه وسلم فرمين نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. يا الله. دون نعمت بزرن لنا وخلشي يشان قلب خوشي وكاتك تندرستي باشا وأو كسيك وصحتي كاتي فراغه وإيشي نية خوي بشتكان مشغولنا. أي بارك الله فيك، أي بارك الله. زياتر شوازي إسلامي توقع كردن شونا أو هوانيا. وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها وردوها. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. اعتياد يدواء أو هابكن. أو براتي خوش تويستي. خوش تبيتو. تبراكي خوش تبي والله ما مصطاكي عزيزي قربان. السلام عليكم ورحمة الله وبركاته. بوا همية أبيت نكات تماشا وبيناريت كردستان 24 و پاشیوه الحمدلله شکر خدا عمر داما و افشوجی پاشیوا دوی امهاتی نخدمته و ایشالله هینجی نکات آماده بن که تماشای برنامه کنده هم پیگ و بحثا روشتت اسلامه روشتت بسرمانا وان رینمای یابکین وان ریکاب کین اوید پیغمبری صلی الله علیه و سلم بحث کنین ام پی برف بحثتی وبچینو جیانا ما سرفرازی و محبت و تندرستی و پیگ و جیان بد پیگ و حول و تقلای او مسلمانی که بروجی دوی که نویج دکا که تراویح زکات خیر و حسنات هموی هدفکی بو بهشت و ناز و نعمتی بهشت. وما أدراك ما البحث. الله حور عين الله كأمثال اللؤلؤ المكنون. ولي لهم عندي يكسب بس صار أخبينا راني شروا بير ذكنو كباسي بهش ذكن نعمة كان خوشترين نعمة كإنسان بروف بدستي دقال لو باش رازي بوني خواي جورا الله خوش كاني بهشت حورية.
ام خودی حس کرد دیویجا هندک برنامه تایبت کین پریکا برف بحشتی و بحشت کا بحشت یا چوایه الجنه الفردوس الاعلى و ویجا مرتبه بحشتی بس کا ما مستا بله الدفمت بیجن تو چپ چینی دوی هلینی طبعا لا هولي رسليماني الله سدرويني برهما كيد دوري الله إخوة تعالى دفر به ومن كان يريد حرث الدنيا نؤته منه ومن كان يريد حرث الآخرة نزد له في حرثه الله أكبر ومن كان يريد حرث الدنيا نؤته منها وما له في الآخرة من نصيب بقلينك تشبيه كي واكد يا إخوة تبارك وتعالى بدغلو دان وكو كسك شون دغلو دان دا سيريتن برهما كي ورد قريتوا أو إخوة قورة باسيدك یک شریکت چونا بحشته پرورده کرنا زاروکته تو چوا پرورده بکی پاش روز او ده حوصت عملت گلتک طبعا چون پرورده دکی تشتا چی پیشکش دکی لرین مای و لقصه کردن و هلسو کوتو تربیت دانی او مندالا مستقبلا دوار روزی او مندالا که گوره دبی و تو بهیز دبی ایترگوتانت لدست و هیست لدست نای بی قوتی بهیزی هەڵسو کەوتی ئەو منداڵە شەرتیشە ئەو منداڵە کە پەروەردە دەبی لەسەر ئەساسش پەروەردەکردن نەک داک و بابەکەی خۆیداتە خانەی بە ساڵات چوان خەرەوەش هەیە هەموو کەسە گوانییە کە بڵێ وجدان و زەمیری ئەوە تایبەت بوو دایک و باوکە ئەگەر بتانەوێ مستەقبەلەن دوا ڕۆژتان لە خانەی بە ساڵات چوان نەبی ئیشەڵە ئەوانەی لە خانەی بە ساڵات چوانیشن ژیانیان خۆش بی ئەوانەی لەوێ خزمەتیان دەکەن خزمەتێکی باشیان بکەن هەروەک وابی کە منداڵیان خزمەتیان بکەن بەڵام لەوە خۆشتر نییە تو کە گەورە دەبی تو مەزن لێتی تو پیر لێتی زۆروکێتە و نەڤێتە و نەوی چرکێتە خزمەتەوە بکەن پشتی نەڤیان بێژنێ نەوی چرک بڵێ ئێوە چ پێ دەڵێن دووە نەوە ئەی دوای منداڵینەوەی دەبتە چی تو منداڵی کوڕیان کوڕی کچی هەردووچی کوڕی پێی دەڵێن حەفید بە عەرەبی کوردی هەولێر و سلێمان وەچەی خۆی ینی کەسەکە لە دوو خۆی ئەوە کاک ڕۆژگار بەم دەڵێ دەستت لەوێ لابە کاکە مادەم وت گوت هەر دەستم لەوێ لاناوە هیچ کیشەی هەیە دەستم لێرەوی بەخوای لێرە بوو تا دەستە دەبیتە مای مەحەبەت داهین الوێرێ نەبن و پاشە ڕۆژەوەیە خۆش بت ورن دا پێک و بزانین چاوە تربیەتە زاروکێ خوب بکەین ئەvێت زاروک هەی ئیشڵا ساڵح بن ئەvێت خودێ نعمەتە زاروکی ئەتگەل نەکری ئیشڵا خودێ نعمەتە زاروکە ئەتگەل بکت خوا منداڵیان بداتێ منداڵی ساڵح جوان ڕێکوپێک بە ئەخلاقی ئیسلام چاوە ئەم زاروک کاپ خودانکین مەبەستە مژی ئەvێت دایک و باب باشترین پەروەردە ڕێکێت پەروەردەکردنا زاروکی باشە چ تەمەنەکینە میهوانە مە میهوانێکی عەزیزە ماشەڵڵا میهوانێکی خۆشتەویە ولدەفەژی یاخۆ بەخێر سەداسەد یە خۆشتەویە بەخێر مامۆستا بلۆبێتت نۆف ئەمە ئەم بێژنێ خیڤەت الدەفمال وێرێت بێژنێ ڕەشماڵ مامۆستای عەزیز و خۆشتەوی مامۆستا حاجی کاروان اليوم دشت الدواء نازل بشوف نجد بس شو ئەگەر تێت بەیانی چەند بۆ خۆت باش جانا كم هیچی بعملنا اگر لیری اشتکی تیا بایم بس همین بطال زين لك كردستان بس هرم بابا ثانا دوزريتوا هل باس جوزة ما بود دوزر تايس هواش والله اوان بس هر جوزة وشربوا وانا زم بس اوان نازم والله دانش مليرة تاوش والله استداني بخوي تمشى اقصي قشد بمنيه تمشى ازام سام تيبا بوتوان دانا قربان سلام ديا رمضان تام بيدوس يا رب او بارسل وبزام رنك لا جاي جاي بارسل وبزام وكو يقوي اولا بايعي ور ما قلت بنت تقلب خيرات سباس ممنون رمضان پیروز بد خدا قبول کد ان صحت بود ان شاء الله باقي ورا بك معي خير وبركات وصال بصال ام رمضان ببيت ذخيريك بمان لقيامت اللهم امين وببيت الشفيع بمان لقيامت اللهم رومان بي سبيكا سرمان بي برسكا شرمزار نبين برمضان شكو رمضان بركته والله انسان زارو شرمزار بي بنام برخوا ان شاء الله لو كسان نبين رمضان شرمزار بانك اللهم امين ان شاء الله اللهم امين اجمعين ان شاء الله لخدمتان ئەرێ مامۆستا پێش ئەوەی لەگەڵ مامۆستا حاجی دەست پێ بکەین هیچ شتەکەی لەسەر منداڵی سرودەک ئەوەی
بەخی و کە گەورە دەبی و شتەکە بەخوای نازانم لە بیرم نمایە شتەک هەبوو وڵا لەسەر یەتیم هەیە کە منداڵەشی بچووک یەتیمە لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ناو منداڵەکان یاری دەکاتن ئەو بە تەنیایە چاوەتە بمە پێشکەشکی پشتنگیام دەست پێ بکەین ئەگەر دەست پێکەین ئەوزە ئەوەی دەست بەس ئەوەیە بەس ڕۆژێک لە ڕۆژان ڕۆژە بەیانی لە ڕۆژی جەژندا ڕۆژە بەیانی لە ڕۆژی جەژندا بە کۆڵانێ تێپەڕی ڕەسوولی خودا مناڵان بە کەیف هەمنانیان خواردبوو زل و بەرجی جوانیان لەبەر کردبوو مناڵێ لە دووری ئەوان وەستاوە سەو بە گریان و عادز ڕەنجی گۆڕاوە پێغەمبەری خوا گوتی منان شد لێ قەوماوە بەوە عادزی منە ڕەنگت نەماوە گوتی مامەژیان من باوشی شیرینم شەهید بووە لە غەزا یەتیممایمەوە لە داری دنیا باش مدەتی دایکم مێدەکە زربا و کشم منی لە ماڵێ دەرکرد مناڵی زانی ئەوە پێغەمبەرە هاتیە سارەی ئازاری بکە گوتی منیش وەکو ئەوانە و مناڵانە گەر باوکم بمابە جل و بەرجی جوانی ئەکرد بە بەرمە پێغەمبەر فەرمووی مناڵ غەممە خوا مەگری تۆ ڕازی دەبی من ببم بە باوکت عایشەی سەروەر ببێتە دایکت ئیمامی عەلی ببێتە مامد فاطمەی سەروار ببێتە خوشکت حەسەن و حوسەینیش برایەکانت بردیانەوە ماڵ سەریان شوشتوم زلی جوانیان لەبەر کرد بە زلی جوان و بۆنی خۆش ڕەوانەی ناو مناڵانیان کرد مناڵان گوتیان تا ئێستا غەمگین بووی ئێستا دەتبینین دڵخۆش و شاد بووی گوتی چۆ دڵم خۆش نەبێ باوکم پێغەمبەرە ئەی خودای گەورە و میهرەبان
عفومان كي بزورش اللهم صل على محمد وعلى ال محمد. اللهم صل على محمد. ابي حاضر ما شاء الله. اي يا رب ابدا قارها ما مصطفى حاجي الدف مهر حاجي كاروان حاجي كاروان هروي خو زياد روتو ما زياد نكتة سر جنسية لسر كنعانة كنعان شي نجم مدينة أحمد ايش كان جوار ابي حاجي كاروان با لا نوتو تشارو شنو تو تشاري بله هما او كان بس كاروان بو دوای 2000 کە چوومە حەج بوو بە حاجی کاروانەوەیە پێش حاجی کاروان بوو کاروان بوو بەتەری بەس کاروان کاک کاروان بەڵێ زیاتر ئەو تەسیرە نەبوو کاک حاجیانی زیاتر دەست دەبەر بانک خوازیەکە و نامامۆستا لە ڕادیۆ بووم ئیتر ناوی نهێنی دانراوە کاتە قەدیم خەڵک وا فێر بوو لەبەر کەرکووک و لەبەر کە سوکار لەوێ بوون بۆەوەی تەرحیل نەکردن دوای هەر تەرحیلیش کران ماڵ باوکم لا حول ولا قوة ئەمجا دوایی تر کە حەجەکە کرا بوو بە حاجی کاروان حاجی کاروان لە خزمەتان کەس نۆبشتە کەنەوە ناف ماڵێدا خزم نا والله وڵا بەس والله وابزان بس كتي كاوسام في بالي كنعان كتي كاوسام وسامي براي خيزا وسامة جميل رئيس الصلافات ما بو ما وسامي وخيزا كستر ببيرنا والله رنجا يجهر بعكسه عكسي خلق ببيدالي كاكنا تر براو خش كان هلين حاجي حاجي كورون تقال لك فقير ترين رتبه يا ما مستوانيا بين او نشانه يعني خو ما الحزم لو بابته يعني نا داليك مان بيويا نا شتێکی ترمان پێ الحەمدولله گرنگەوەی ئینسان لای خوا گەورە بێ جەنابەت فەرموود بەخۆی لەقەب و کەسایەتی بەوەی دەگوترێت کە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتە هەبوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی معلومی جەنابەت فەرمووی ئەنزلوا الناس منازلهم یعنی هەر شەخسێک بە پێی قەدەری خۆی و کەسایەتی خۆی وەکو ڕێزە ئەو مامۆستایە ئەوە حاجی ئەوە مەلا لە ناو خۆمان خاستن بە تایبەتی کەلتوری کوردەواری لە تەمەنەکان وایە لە منداڵی گچکەوە کەوا پەروەردە دەکرێتن هەروایە پێی دەگوتری ئەوە مامە حاجیە ئەوە مەسەلەن فلانە ئەوە ڕەوشتەشی جوانە یا الله تا چەند زارۆکانە مامۆستا دوو کوڕ و دوو کچ نەوە یەکشم هەیە ناوی ماهی ناوی چیە ماهی ماهر ماهی یعنی چی مانگ ماهی ان شاء الله خدای عمری وانا دلش یەکسەر تەنۆڤێ نەوی گوت دیوارە ئەکید بێژن شکوڕی خۆشتەویترنی ئیلا کوڕی بام کوڕەکانشەوەدا ژیار و محەممەد مەیە کچەکانش ڕێزدار و یاران ان شاء الله خدای عمری وانا سلامت بدیان ئایەوە لێ صالح بن ان شاء الله لیان ڕازیم خوا لیان ڕازی الحەمدولله ان شاء الله خدایش بە هەمی ڕازی بڕیاردان لەسەر زارۆکینانە ئەس بێژم زەحمەتترین بڕیارە داتوو بزانێ کە دێت چاوە خودانکی مالیات ئیسلامێدا هاتیە چاوە بڕیارێ بدەن زارۆکا بینن و چەند زارۆکا بینن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تشجیعمانەکە هانمانەدا ئەفەرمێ هەوڵ بدەن مناڵتان زۆر بێ نەوەتان زۆر بێ تا ئومەتی ئیسلامی زۆر بێ و تا لە قیامەتیشدا من فەخرتان پێوە بکەم بە عەدەدی زۆری طبعا ئەوە یعنی خوای گەورە لە قورئانیش ئیشارەت لە دوو ئایەت بە دوو نەوع باسەکە بۆی ئینسان بۆ وەچە خستنەوە بۆ نەوە خستنەوە بۆ مناڵ خستنەوە نەترسێ نحن نرزقهم وإياكم لا دوای فەرمێ نحن نرزقكم وإياهم يعني یەک لە گرفتەکان ئەوەیە خەڵک عادەتەن لە مناڵەت لە ڕزقە ترسێ يعني وەڵام مناڵمان بۆ بەخێو ناکرێ وەزعی مادیمان باش نییە طبعا ئینسان بەبێ بەرنامە نابێ لە ژیانە بەڵام خوای گەورە بۆ لە دوو شوێنە باسیەکات کە ئەنەما پێتەڵێت ڕزقی هەمووی ئینسانەکان پێشەوەی لەدایک بێ خوای گەورە ئامادەی کردووە زۆر حاڵەت بووە ماڵ هەبووە دەستکورت بووە ماڵ هەبووە فەقیر بووە بە لەدایکبوونی مناڵێکیان و بە تایبەتی کچ ئەوە سڕێکە لەوانەیە خەڵکێک وەک من بازێ تەجروبەیان کردبێ کچ بە تایبەتی کە لەدایکە بێ بەرەکەت دێ لەگەڵ ماڵە و بە تایبەتیش بۆ ئەوەی تر خەڵک کە پێچەوانەی جاهیلیەتی پێشی ئیسلام کە کچێکیانە بوو یعنی دەموچاویان گرژ دەکرد بێتاقەتە بوون و پێشتر زیندە بە چاڵیان نەکرد ئەوەی کە بۆیان بکرایە خوای گەورە فەرمێ نحن نرزقهم وإياكم يعني کەئەنەما پێتە لێ ڕزق لە ئاسمان و ئایدی منە مەترسێن لە ڕزقەکە خۆت تەجروبەت لەگەڵ ئەوە هەیە کە بەڵێ زۆریش
خوا ما شاء الله ئەرە وڵە حەزەکەی ژن بێنە ئەزانیەوە کات پێش ئەوەی کچت هەبێ چیت هەبوو دوایەک ئەوەی کە کچ بوو وەزعەت چی لێ من طبعا ئەوە سڕە لای خوایە بەڵام ئەوەی وەکو بینیوە بە چاوی خۆم یعنی لە حاڵەتێکی زۆر مادی خراپ هابووین کچی یەکەممان بوو ڕێزدار ئەلحەمدولیلا دەرگەیەک کرایەوە لە ئەڵمانیا بووین کچی دووەممان بوو توانیم خانوو بکڕم یعنی بووم بە خاوەن خانوو لە کەرکوو خانوویەکمان کڕی ئەو کاتە خانوو ئەبزە بە 65 وەرەقە بوو لە 2023 بەرەکەتۆ کچۆ هەردووکە من ئەوەی کە بینیم یعنی کە من ناڵێم ئەوەی کە وەکو تەجروبەیەک و خەڵکی تریشم بینی و هەمان قسە و هەمان حاڵەتیان وتووە یعنی کە ئەنەما خوای گەورە پێمان ئەڵێ مەترسێن کە ئەمە زەعیفەشە وە کە لەوانەیە ئەو ئیشەشت بۆ نەکات ئیشت بۆ ڕاپەڕێنێ ئەوە ئەبێتە بەرەکەتێ لەبەرەوە ینی خوای گەورە تەکەفولی ڕزقەکەی کردووە ئیتر تۆ لە چی ئەترسی من یەک لەو برادرانی جەنابەت ئەیناسی حەزان کنای بێنم تو بزانم 9 مناڵی هەیە ئەگەر 8 یان 9ە تاوان بە دووژم وتم ئارێ تۆ زۆر نییە و دەمناڵەوەتی حاجی لە چی بەترسێم ئەگەر ڕسق بێ ڕسق ئایدی خوایە پەروەردەش ئایدی منە ئەلحەمدوللا هەموو مناڵەکانی باش ئەوجا بەڕاستی ئەو دەوڵەمەندیش بووە بە منداڵەکانیان زۆر زۆر باشە نەمبینی و فەقیر بێت توش بە تەمانی ژنی دوم بینی لێگەر باسەوە باسە لێگەرە ئەو پیر بووینە تازە لێوە پێویستمان دەرکراوە نابێژە دێ بۆ عیالێت خوش الحەمدوللا خوای گەورە ژنی ساڵح منای ساڵحی داوە بوو باسەکەوە بەس ئەگەر بتوانین ئەوەندە کە هەن ساڵح من زۆر باش بەسەکەمەوەیە ئەو خی ڕەب العالەمی ڕزقەکەی دیاری کردووە کە ئێستاکەیەک لەو شتانی کە گەنجی ئێستا ئەترسێ یا خەڵک کە مناڵی نابێ ئەم مەسەلەیە یەکسەر بیر دەکاتەوە لە جێمان نابێتەوە یعنی لەوانێ مامۆستاش بزانێ یعنی ئێمە خەڵکی قەدیم بڕۆ لە بابت پرسە لە خەڵکی یەک غورفەیەک بوو 8 کەسی تیا بوو یعنی ئێمە لە غورفەیە خەوتین باوکم و دایکم و 6 مناڵ بوون هەمووشمان جیمان ئەبوو خوڕی مناڵیش بوو زۆریش بە خۆشی بوو زۆریش ئەتیادی ئێستا کاکشیوان یعنی مناڵ هەمووی غورفەی خۆی هەیە هەمووی جێی خۆی هەیە هەمووی ئەوە سیسەمی خۆی هەیە هەموو ڕەتەبات و تەرتیباتی هەیە ئەو جا ئەم دایک واوکەشتە هەرە ترسێ لەوەی کە مناڵی ببێ کە بەڕاستی ئەمە بە تایبەتی بۆ کوردستانی خۆمان بە خەلەلێکی زۆر گەورەی ئەبینم یەشتا بادینان تۆزێک باشترن دەڤەری بادینان بۆ مناڵبوون باشترن کوردی سووریا هەر زۆر باشن کوردی تورکیاش باشترن ئێمە تۆزێک باشترین لە کوردی ئێران بێژین کوردێت ڕۆژاوەوە باکوور و باشترن ئەوان بەس ئێمە باش نین ئێستا کە جیلی ئێستا کە مناڵی ئەبێ یەک دوان ئیکتیفا ئەکا ئەو پەڕی چوارەکە دوای باسی ئەوەش دەکەین مامۆستا مەسەن دەڵێ ها لە بابەتی ئەوەیە ژمارە باکەم بێ بەڵام کوالەتی باش بێ ئەو بابەتش منداڵ بەس حاجی میوانەکە دیژی مێهەی یعنی سەر نمونە زارۆکێ جۆن کاچەوە باب حتا دایک و هەتا ئەگەر کەسێک شوانەژی ئەمرێ خودی کرد یەدی کەس و کارەتی تربیەتکن و جۆنترین پەروەردەکردن حتا تایبەتیژی داناوانال سەر قورئان خواندنی وش بەرکردنا قورئان خواندنی میوانەکە عزیز مێهەی بلا کەرم کرد کاک ئەلند یا الله یا الله یعنی نمونەیەکە جۆنە مە حەز کرا شەوەت گەلمە دابت سەرش بەرکردنا قورئان عەلەیکم السلام ورحمة الله سلامت لا سلامك لله قيناكين ديرش قلا بخير اهلا بخير بي يا اخوا بخير بي جي خو خوش كيان هر دفع وجي اون جواره بيري جهل بخوش او قلا بخيراتي سلامت تندرستيت كوا الحمد لله النت چه النت انور النت انور يا اخوا بخير سلامت تمرت سن صالبو 15 صال سن قرانت لبره 4 جزء لە تەمەنی چەند ساڵی وە دەست لەبەرکردنی قورئان کرد 8 ساڵی 9 ساڵی 8 ئەوە تقریبا برێ لە 8 ساڵی ئیتر ئەوەندە قورئانت لەبەر کرد بە تەمە ئیشەڵا هەمووشی لەبەرکردنی ختم یعنی وەکو حەفظ ئەی بارەکە الله فیک ئیشەڵا خودت تەمەنێتە درێژ کرد بۆ ماڵەتە و ئەو خێرێت توتکی زۆرترین کار حاجی دەزانین زۆرترینی عولەماکان ئەوانەی کەوا ینی گەیشتینە پلەی ئاستی عیلمی بەقووت وانەی مەسەلەن زۆر کارەما بووینە لە ئیسلام هەمووی بەرتەمەنی بچوشی قورئانیان لەبەر کرد ئیمامی شافعی بگرە ئیمامی ئەحمەد ئیمامی مالیک ئەوانە هەمووی بەتەمەنی بچوچی زۆر گرنگە مامۆستا مەگوت ئەڤە نمونەکە جانە پشتنگیش دێ خودە حەز کرد دێ گوهداریە دەنگیویژێکین بۆ قورئان خواندنێ بەس ئەڤە نمونەیەکە جانە بۆ عەیالێ ساڵح
منداڵی ساڵح ڕەوشتی باش لە چ تەمەنێک پێویستە دایک و باوکان ئیتر دەست پێ بکەن بە پەروەردەکردنی منداڵەکانیان بە ڕەوشتێک کە خوا دەیەوێ پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی کردووە. طبعا مناڵ لەو کاتو کە ئیستیعابەکە کە تێئەگا کە ئەبیستێ بەڵام حتا لە علمی نەفسیشا دەرکەوتووە علمی تۆب یعنی ئەڵێ باشی دایک تەسیر لە مناڵێک هێشتا ناوزگی دایکێتی یعنی حتا ڕەچەڵک کە پێ ساسەنە فەرمێ بۆ نوتفەی خۆتان کەسی ساڵح هەڵبژێرن یعنی تەسیرەکە مثلەن خاڵە ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو مناڵە بابە ئەگەڕێتەوە سەر و مناڵە حتا ئاسەواری باپیریش ئەگەڕێتەوە یعنی هادئی دایک لە ڕووی نەفسیەوە قورئان خوێندنی عیبادەتی ئەو دایکە هێشتا لە دایک نەبوو ئەو مناڵە تەسیراتی لەو مناڵە هەر دەرەکەوێت کە لە دایکە بێ ئەو مناڵە هەمومان ئەزانی کە دایکانمان لایلایەمان بۆکەن یعنی زانایان ئەڵێن ئەو دەنگی دایکە تەسیر لە نەفسێتی ئەو مناڵە ئەکاتە ئیستیعابی نییە بەڵام هەر بۆ خۆی تەسیرات و کاریگەری هەر ئەمێنێ مناڵ لەو کاتەوە کە دەمی ئەکرێتەوە بە قسەکردن و تێ ئەگا کە بانجی ئەەکەی کەلیمات وەرەگرێ یعنی حتا بۆ نمونە ئەلێ لە ڕێ لە ڕووغەوە مناڵ لە 5 ساڵیە توانای لە فێربوونی 5 لوغەی هەیە مناڵێک ئەگە لە 5 ساڵی توانای 5 لوغەی هەبێ فێربێ مانای توانای شتی تری هەیە کەواتە مناڵ ئەتوانی بڵێ لە 2 ساڵی و 3 ساڵێ وردە و دەشت وەرەگرێت بەڵام بە عەمەلی و بە قسە بۆیە ئەبێ کە هەر لە زمانی کەوتە گۆ کەوتە قسەکردن ئەبێ ئەم مناڵە وردە تەطعیمی کە شتی بدەیتێ هەم بە جوڵە هەم بە حرەکە یان بە قسە عەفوەن لەبەرەوە یعنی خوای گەورە مناڵی وا دروست کردووە هەم بێشکی چۆنەڵی خانەکانی بەتاڵن بەڵێ پڕ ئەبێتەوە بەشت پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری کردووە ئەفەرمێ لە 5 ساڵی و لە 7 ساڵیە یاریان لەگەڵکە لاعیبوه 5 ساڵ حتا 7 ساڵ بەڵێ 7 ساڵی یاریکردن مناڵ پێویستی بە یاریە کاکشیبان مناڵ پێویستی بە هینی قورس نییە بەس هەندێک مناڵەیە تایبەتن جیایە مەسەلەن یعنی ئەبێ بە یاری من لەگە مناڵ بکە یعنی ئێستاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو گەورەی خۆی کە پێغەمبەرە عەلەیهی الصلاة والسلام لەگەڵ حەسەن و حوسێن یعنی تەشبیه نەبێ وەکو ئەسب چۆتە هاتوونەتە سەر پشتە ئەوجا فەرمێ باشترین سوار ئەوان و باشترین ئەسپیش منم ئەوەندە گەورە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شوێنێک دابنیشتایە لەسەر ئەژنۆی دانیشتن لە یاری ئەکرد لەگەڵیان تەلاعوب لەگە مناڵە بە تایبەتی دایک و باوک ئەو مناڵە لە سەرەتاوە ئیتر هۆگری ئەم دایک و باوکابێ تەمان من ئەگەر وەکو تەجروبەی ژیانم بینیمە دایک زۆر تااقەتی یاری نییە دایک بەعام لەگە کوڕا خاسەتان بەس لەگە کچالەوانێ وەکو برادێک وابێ ئەوەی کە گرفتە باوک لەبەر مەشغەڵەت و لەبەر دەوام و لەبەر هیلاکی و ماندوو بوون احتیمام بۆ مناڵە نادات مناڵ زۆری پێخۆشە لەگەڵ دایکە لەگەڵ باوکە ببێتە برادەر بێتە ڕەفیق ئەو مناڵە کە لە مناڵێ و هۆگری باوکی بوو ئیتر شت لە باوکی وەڕێگرێ بەڵام ئەگەر ئەم باوکە ئیهمالی کرد ڕۆژێک دوانسیان وردەوردە بە ئیهمالی مناڵە گەورە بوو ئەم مناڵە خۆی گەورە ئەبێ عادەتەن ئەو مناڵانە معقەدە بن شت وەرناگرن بەڵام مناڵ کە حەزی بە یاریە ئەم دایک و باوکە یاریان کرد لەگەڵی خۆشەویستیەکی زیاتریان بۆ دروستە بێ ئولفەتیان بۆ لەگەڵ دایک و باوکە کە دروستە بێ ئیتر شت وەرەگرن لەم دایک و باوکە بە بێ وتن بۆیە بە تەلاعوب ئەو هەیە ئەو جا لە دوای 10 ساڵیەوە مەسەلەن صاحبوهم ئەویتە ڕەفیقی هەفتەی حتا باسی تەئدیبە وەنیە ئەوجا باسی تەئدیب یعنی تەئدیبەکە مثلا مناڵ تەیشت پێ ساوسەلم دانیشتووە یعنی کە مناڵە خەریکە بە دەستی چەپ بەرێو بۆ ناوەڕاستی خواردنەکە دەستی ڕائەگرێ ئەفەرمێ بسمیلا بکە دەست بۆ سەرەتای خواردنەکە بەرە کەواتە مناڵ لە بیدایەوە شت وەرەگرێت ئەگەر لێ ئەوجا دواییتر مصاحبە دەست پێکە طبعا یەک لە گرفتەکانی جیلی ئێستەی دایک و باوک و قەدیمیشمان تا حەدێک وا بوونە کە مناڵ فەراغی بۆ دروستە بێ نەمانی هاوڕێیەتی و ڕەفیقێتی مناڵە لەگەڵ دایک و باوک هاوڕێیەتی کە قورئان باسی هاوڕێیەتیەکە مامۆستا چ تەمەنێک زۆر هەستیارە کە ئیتر دەبێ وەکو ڕەفیقێک مامەڵە لەگەڵ منداڵەکەت بکەیت چ کچ بێت یان کوڕ بێت ئەویش جیاوازی هەیە مەسەلەن دیاری 10 ساڵی بەسەرەوە یعنی لە 10 ساڵی بەسەرەوە مصاحبە بێت ڕەفاقەت بێت چونکە ئیتر مناڵ وردە هۆگرە بێت شت وەرئەگرێ یعنی نابی ئەو فەراغ باش ئەو ڕەفاقەتە چوون مثلا چاوە هەڤۆڵ بن دایک و بابت گەل عیاڵی خۆ هەڤۆڵ بن مثلا چاوەیە سێرکە طبعا دایک و باوک فەرقەکەن دایک لەگە باوکە فەرقیان هەیە دایک بە حکمەوەی کە زۆر لە ماڵە
ئەبێ هۆگری ئەو مناڵانە بێت یاریان لەگەڵ بک قسەیان لەگەڵ بک شتیان بۆ بنووسێ بنووسین بێ بە خوێندن بێت تەبانێتە خۆ دەزانین لە حەوت ساڵی مناڵە چێتە مەکتەب و پێشی ڕەوزەش کە من بەڕاستی ئێساکە خەفەتێکم هەیە دوای باسێکم ئەگەر بۆم کرا کە مناڵ لەبەر مەکتەبی ئەهلی و لەبەر ڕەوزە و لەبەر ئەوەی تر ناوی چیە پێشی ڕەوزە دایانگەوە نیە ئێستا مناڵ بۆتە قوربانی لە سۆز و خۆشەویستی و مەحەبەت و یاریکردنی دایک و باوک مەحرومە بە حکمەوەی چی ئەم دایکە دەوامیە تا سەعات 3:04 توانای یاری ئەم ناڵینە دایکەکە هیلاکە ئیزافەیەکمان بۆ ژنەکان دۆزیوەتەوە تا بێتەوە تا دێتە ماڵە بێتە سەعات 3:04 ئەم ژنە خەریک خواردن نەبێ ئەم مناڵە هیلاک و ماندوو شەکەتە لە ڕەوزە لە دایەنگە لە مەکتەبی ئەهلی تا سەعات 3 لە مەکتەبی ئەهلیە بە پاسە تا ئەگاتەوە بێتە سەعات 4 نەدایک تااقەتی هەیە نە مناڵ تااقەتی هەیە یەکسەر بۆ خەوتن مناڵ فەراغێکی گەورەی بۆ دروست بۆ کاکشی یەکتریش من مامۆستایەکم بینی لە مەکتەبێکی ئەهلیە یعنی ئەیوت لەم بینە ئۆتڵەیەک بوو بەس قەرار بوو سەف شەشەکان بێن بۆ نمونە لە مەکتەبە ئەهلیەکە زیاتر لە 15-20 دایک مناڵەکانیان هێنا و وتیانمە چیان لێ بکەیت لە ماڵۆچیان لێ بکەیت تو خواوەرە مناڵی خۆت بێ بیبی بۆ مەکتەبێ حتا من لەم بینەوتم بە جددی داوا لە وەزیری پەروەردە بکەم حدێک بۆ ئەم مەکتەبە ئەهلیانە دابنێ یەک مناڵمان ئێستاکە زمانی کوردی باش نییە وەرە لەگەڵیان قسە بکە بە ئینگلیزی قساکەن ئەم دایکەوا زانێ مناڵەکەی لە بەریتانیا لە دایک بووە باشە چ ئازایەتیە مناڵ بە ئینگلیزی قسە بکە عیب نییە توخوا تو کە لە ئەڵمانیا بووی حاجی زمانی دایک نەزانێ مامۆستا حاجی ئێوە کە لە ئەڵمانیا بوو منداڵشتان هەبوو ئەو کات زمانیان کراوە بۆ قسە بکەنیان مامۆستا من یەکەم ڕۆژ پیانم وتم بە هیچ شوێ نایلم پێکەوە بە ئەڵمانی قسە بکەن لە ماڵەوە من ئێستش برازاکانم خوشکەزام لێو هەیە بە کوردی قساکەن یعنی من برازام هەیە دایکی کوردیش نییە تورکە بۆ نمونە کوردێکی وەک من و تۆیە ئەگەر سەتەها کوردی بە تایبەتی کوردی تورکیامنەوەی خۆشمان یعنی کوردەکەی باش نییە ئێستا من بەڕاستی هێشتا ئەوێ باشترە لێرە حەزەکەم پێت بڵێم ئەستن کوردانی خۆمان لە دەرەوە لە ترسی لە دەستدانی کەلتوری خۆمان و زمانی خۆمان و نەتەوەی خۆمان و دینی خۆمان ئەوەندە پابندن پێیانەوە زۆر باشترە بەڵام لێرە وەرە بە حەق خۆزگە ئەو پەیامێری ئێوە بەیانی بچێتە 4 مەکتەبی ئەهلی لەگەڵ کوردستان لەسەر ئەو بابەتە کردووە بڕۆ مقابلە بکەن لەگەڵ ئەو مناڵێن سەڤیەک و 2 3 ئیبتیدایی تا 5 ئیبتیدایی بزانن بە کوردی ئەزان قسە بکەن یعنی من لە گەڕەکێ بوومە عایلەیەکی تەنیشتمان بەرزانین ئەوەی ئەم لامان سلێمانین من هی ئێرم مناڵەکان کە یاری ئەەکەن لەگەڵیانە بووم بە ئینگلیزی قساکەن ئەلی باشە بوو بە کوردی قسە ناکەن یەکابرا هەتا سەعات 4 لە مەکتەبەوە نییە لە خوێندنە بێتەوە نانێکە خوا ئێ باشە لەگەڵ دایک و باوکیش قسە ناکە مامۆستا ئەو کاتەی بتوانی دایکەکە لەگەڵی ئەوزانمە بستم لێرە جەناوت پرسیارەکەتەوە بوو کە لە چۆ برادەرایەتی بێ برادەرایەتی بۆ ئەمەیە مامۆستا بێت باش ینی کاکشیبان قسەکردن وتن چیرۆک تێکەڵاو بوون یاریکردن یعنی باوەڕکە نییە من خۆم ئەو مناڵانە کە بچووک بوون یەکتر من ژیارم پێی نەگرت بوو تۆپێنمانە کرد ئێستا محەممەدم باشترین لاعیبە لەبەرەوەی احتیمانە 20-50 شوشەمان لە ماڵەوە شکاند بێت لەگەڵ خێزانم هەر شەڕ بووە لە ماڵەوە تۆپەن تەمای دیارەبی کێ لاعبێکی مەزبوط زۆر لاعیبە باشە بەستان لێرە بەداخل ئەنا ئیشەڵا لێرەش دەبی من ینی ئێستا ژیاریەکەم لەگەڵی کە عمری 18 ساڵ لاعبەکی باشی باش بوو باش بوو ئێستا بوو ئێستا فقرات ئێلف سلامەتی کاکە لنجیان تو ڕەفیقاتی چوونە لەگەڵ باوکت بەس ڕاستە من نییە مەسەنم بڵێ بۆ تەلەڤزیۆن و شتیوە لە مەسەنەن قسەکردن لەگەڵی بابەتێکی تایبەتت هەبی پرسیارت هەبی لەگەڵی مەسەنەن پرسیاری لێ دەکەی وڵی ڕاشکاوانە ینی پێویست ناکە ینی شێرمیان شتۆشکە بکەی چکە باوچ خۆت ینی لە خانەوادی خۆتە پێویست بە شەرم ناکە مەسەن لە چ ڕۆیەکەوە زیاتر ڕەفاقەتت هەیە لەگەڵی لە بابەتی دینی بابەتی دینی کە پرسیاری دینیت هەبی لەوی دەکەی یەکەم زە ینی نا بەو شێوەی نا ئەیچی مەسەلەن بابەتی مزگەوت قورئان ئەڵسوکەوت لەگەڵ هاندەریتی دەیباتە شوێنی مزگەوت و لای مامۆستانی ئاینی و ینی ئەوە یەک لە هەدەفەکانی باشکانوێت کە بانک بوو تو پێی دەڵی بابە هەستە بابچینە مزگەوتیان ئەو پێ دەڵێ هەستە بابچینە مزگەوت هەردوو توش زاری وهەیە پێی دەڵێ یانی لە تازیەش زاری وە هەیە قورئان دەخینی لەگەڵ مامۆستایان یان قورئان خوێنە وێ ئەس حەسکم گوهدۆریۆ دەنگێتە بکەین یا الله دەکەن
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وجعلنا السماء سقفا محفوظا وجعلنا السماء سقفا محفوظا وهم عن آياتها معرضون. وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون. وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون. كل نفس ذائقة الموت ونبلوكم بالشر والخير فتنة وإلينا ترجعون. وإذا رآك الذين كفروا إن يتخذونك إلا هزوا أهذا الذي يذكر آلهتكم وهم بذكر الرحمن هم كافرون. خلق الإنسان من عجل سأريكم آياتي فلا تستعجلون. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. لو يعلم الذين كفروا حين لا يكفون عن وجوههم النار ولا عن ظهورهم ولا هم ينصرون. بارك الله فيك دم خوش ان شاء الله خذ خيرات السلام عليكم. يا ربي تببينين شروجك ونزيك دو قرآن خينك السر أستو سورة جيهاني أنبياء خوين خلق جوي خوب تدنجتا وخير بوتا دايكو بابتا وهمي مال باتا تلدنبيس أي بارك الله كبردي بناغد بودانا أساس أساسي شيء أخلاقي إيماني عبادتي باشا لي ما ترسي ما شاء الله إتر أو من على السرو جورابي كان جيش زارو كيد خوب ترسين بو والله همو كات بترسي حتى أجا جنشي نايو بترسي حتى أجا شو شي كريت چونك خاصة أو زمني فتنية زمني يعني دز أوان زور بوا يعني خلق تاني إشي بباري جيرفان تدا أواني إشي بمنالطة يستاك أو زمني تكنولوجيا ك جورو بتشوك هاري زمني أوان فسادي زورا كس لجي أمانية براستي خاصة أم جنجو مناراني كي استا جورا أبن إما منو ما مستالواني توزيك جيري قديم ما بيني بيبو خمان توزيك أو بوينه يعني بلان جيري استا ما مستا يعني محروم بوا لتجربة ورقتن لبياو باشان وما مستاي جودو باو بيران مان كخلقي كي ثابتي خراقر بنا لدين ولا كالتور مان
بس ئێستاکە یعنی جیلی ئێستا ئەوەی کە ئەیبینێ بەتەڵ فلیمە ئەوەی ئەیبینێ پۆبجیە ئەوەی ئەیبینێ یاری ئەلکترۆنیە ئەوەی ئەیبینێ ڕۆناڵدۆ میسیە ئەو قەنە لای یاریەکان شتێکی ترە برادر مامۆستا ئەمجا ئێستا برادەرەکە مامۆستا لەوە دەرچووە کە تۆ برادری تەنها قوتابخانەت بیان برادری جیران بێ ئێستا برادەرەکە لە ئەمریکایە مامۆستا برادەرەکە لە بەریتانیا ئەو یاریە ینی ئەو گەنجانە ئەزانن یاریە هەیە کە بەردەوام زۆر خراپتر ئەبێ ینی ئەچنە ناو یاریەکە ئەو بن بە ڕەفیق و ئەبن بە خەڵکێکی تر من تا ئێستا سێ چوار باوەڕ کە دایک و باوک هاتوونە بۆلام باوەڕ کە مناڵی 14 ساڵ یان هێناوە بەم هەموو علم و معریفەتی خۆمەوە ینی بە هەزار حاڵ لەگەڵی دەرچوو لە مەسەلەی ئیلحادە 14 ساڵ باشە بەس بەو مەسەلەی ئەلکترۆنیاتە فێر بووە دایکێک مناڵی هێناوە بۆ بە مەسیحی فول مەسیحی بووە ینی بە 2 سەعات دانیشتومە لەگەڵی ئەدوو لەگەڵ عالیمێکی گەورەی ئیلحاد و مەسیحیە تا دانیشم نەمتوانیەوە ئەوە بکەم لەگەڵ مامۆستا گەلە جۆرە هزرا خەڵکی وسای کۆنزۆ چۆیە بێژێت هەکە زۆرۆکێتوی خێرکردن پشتی ئەمرێ تێگەهشتنێ پشتی 18 و 20 ساڵیە خێر بوو دایک و بابا دەیەتە نووسین بەسا کەر گونەهکردن ئێتەویە تربیەت دای باش تربیەت دای گونەه لەسەر دایک و بابا حساب نابێت کەینێ خێر لە بوو دایک و باوکان حساب دەکرێ و کەینێ گوناح لە بوو دایک و باوکان حساب دەکرێ و کەینیش ناکرێت هەردووکە حیساب بکرێ ئەوە وانییە بڵێ وەڵام من مناڵەکەم بوو بە 18 ساڵ ئیتر گوناحی لەسەر من نامێنێ هەر ئەمە مادام من ماوم وەکو دایک و باوک لە ژیانە ما بێتم غەڵەتی ئەو مناڵانە من سەتا یەکیش بەشدار بم لەوەی ئەو مناڵە تووشی ئەو خراپە بووە بەشدارم لەو سەتا یەکە بە پێی نسبەکەیە قو ئەنفوسەکم و ئەهلیکم نار یعنی ئەو من چەندێک ئایا ئیهمال بووم فراغم بۆی دروست کرد فراغی پەروەردەی فراغی عیبادەتی ئایا من نەمتوانی ئەم مناڵە گەورە بکەم ئایا نەمتوانی فێری عیبادەتی بکەم فێری ڕەوشتی جوانی بکەم من ئیهمال بوو بێتم بۆ گوتم سەتایەکیش لەو سەتایەکە بەشدارن بە پێی نسبەیە ئەو مناڵە کە گەورە ئەبێت و هەر لەگەڵی بی یعنی تۆ سێر حەزەتی ئیسماعیل کە دێتەوە خێزانشی هەیە هێشتا دێتەوە بۆ لای ئامۆژگاری ئەکە کوڕەکەی حەزەتی نوح عمری 700 ساڵە کاکە 700 ساڵ لەگەڵ کوڕەکەی بووە چونکە زەمەنی فەسادەکە ئەوەندە خراپ بوو وللعەزمە ئەوجا نالێم نەیتوانی بەڵام فەلتی کرد مناڵێ لەبەردەستی بۆ لەبەرەوەی جەوەکە ئەوەندە پیس بوو ژینگەکە ئەوەندە خراپ بوو خەڵکێکی فاسد ئەوەندە بەقوت بوو لە ڕووی فیکرەوە لە ڕووی ئەخلاقەوە ئەم مناڵیان لە دەبەردەستی حەزەتی نوح دەرهێنا ئینی دعوت قومی لەیلا وەنەهارا شەو ڕۆژ ئەم پیاوە گەورەیە خەڵکی بانکرۆ بۆ دینی خوا و کوڕەکە و مناڵەکانشی من زمنیا هەبوونە ئەو جاش بە کافری لەبەرچاوی ئەخنچێ من و تۆی داما و ئەبێت چی بکەین لەم سەردەمەیە مناڵەکانمان ئێستا کە ئەگەر بە جوانی لە ناو دەریای پڕ لە ئیمان و عیبادەت و ئەخلاقی جوانە گەورەی نەکەین واللهی شەپۆلاتی ئەم فەسادە ئەم سەردەمە ئەی باش نابێ بە ساحیب دایک و باوک نابێت دڵی بەوە خۆش بێمە خەمی ئەومانە مناڵ گیرفانی پڕکەین تێری بکەین لە ڕووی نانەوە لە ڕووی مەکتەبەوە کام مەکتەب ئەهلیە لە ڕووی مامۆستا و کام مامۆستا باشە و لە ڕووی تەکنۆلۆژیا هەمی لەبەردەستێتی بەڵام کام دایک و باوک ئەو مناڵی هەڵەسێنێ بۆ نوێژی بەیانی واللهی ئەو باوکەی ئەو دایکەی بەهۆی ئەمەوە ئەم مناڵە نوێژی بەیانی بفەوتی ئەو بەرپرسیارە لەم بەیرەیەک لە برادێک لە تەمەنی خۆمانە باوکی وەفاتی کردبوو وتی خۆم باوکم بینیم لە خەومە نعفۆم برادێکی بینی بووی لە خەوتی بابتم بینی وتمە لەکوێ لە بەهەشتم وتم چۆن چویتە بەهەشت وتی بە دووشت یەکێکیان بە نوێژی بەیانی دووەمینیان بەوەی مناڵەکانم هەڵ ئەسان بە نوێژی بەیانی تەسەور کە چەند گەورەیە واللهی ئەگەر مناڵ فێری عیبادەت بکەین وەکو ئەم کاکەلەندە فێری قورئان خوێندون و ڕەوشتی جوانی بکەین ئەمە خۆی بێتە مەدرسە کاک ئەوە بێتە مەدرسە ئەجیالەشی جوان دروست ئەبێ مامۆستا ئێستا کە وەگوتم فەسادەکە ئەوەندە زۆرە ئەم مناڵە ئەبێ هێزی بۆ دروستکەی هێزی ئەخلاق هێزی عیبادەت ئەبێ بەرگری مەناعی بۆ دروستکەی کاکەلەن گیان لەگەڵ نوێژی بەیانیان چوونی نەک بەس لە ڕەمەزان هەموو کاتێک باش لە کاتی خۆی هەڵەسی و نوێژی خۆ باوکرد بانگە دەکەیان خۆ تەوقیدانی لە ڕەمەزانان لە مزگەفتەیە ماشەڵڵا ڕەمەزانان مزگەفتی وای کێدیجی چیدی لە ماڵێ کاشمە کارساتەکەوێکە دایک و باوکەکە خراپ بێ ئەگەر دایک و باوک خۆی عیبادەت نەکە ئەگەر دایک و باوک ڕەوشتی باش نەبێ ئەگەر دایک و باوک زمانی پیس بێ ئەگەر دایک و باوک نەزانێ خۆی پێویستی بە پەروەردێ چ جایم ئەو مناڵە کارەساتەکە ئەلێرەیە بەڕاستی ئەم مناڵە ئەم دایکە ببینێ هیچ ئیهمال لە ڕووی عیبادەت و لە ڕووی
مامۆستا لێ بە هەمان ئەوە نییە مەسەنە کە بڵێ تاو خەریکی دین بێتر هەموو شتێک ژیانی بتە دین و دوور بێ لە یاریوە نییە کاکە لنجیان تو مەسە ئێستا خەریکی حفزی قورآانی پیرۆزیشی ماشەڵڵا ژیانی جگە لە قورآن خوێندن و حەفز و هەتا لە تازیەش وەکو دی مەسەنەن ئەوە تە موبایلشت هەیە یاری و شتان دەکەی تۆپێن یان تۆپێن لەگەڵ ڕەفیقی گەڕێک گەڕک نا هاوڕێی مەکتەب و هاوڕێی مەکتەب دراسی دینی و خۆ دایمە مەلانیە مە بەسشم ئەوی مەسە ئێستا مەسە ڕەنگە یەکێک ئێستا بڵێ ئەوە تۆ داناوە هەر ببتە مەلاوەەر نییە یەکلانی بگری دائیمەن ئەوانەی کە دروست دەبن دەبنە کەسایەتی گەورە و ئەوە خۆی وایە لە ئەوەل و ئەساسی ئەوەیەکەوە پەروەردەشی جوان کاک حاجی ئاماژەی پێکرد زۆر جوان بوو ئەساسەکەی بنچینەکەی قاعیدەکەی بنی کە تو پەروەردەت کرد لەوەی بێخەم بە لە تووپانێک کوی گۆڵسیمە خوا باشە دەرەجەیەکە درێژم نوێ والله ماشڵ عرف قدێ ماشڵ ئەو بەژنۆتەژی شڵۆ ئەو سەها پڕێکی بمینێت و سەحەتە تەیە خوش بێت کاک ئەلت ئەم گەلە گەلە خوش هەڵبین تو شەبات گەلمەدەبی شڵۆ خودی خێرەتە بنوێسێت ئەف خێر و بەرەکەتە تایبەتیژی قورئان و پیرۆز گەهتە هەمیە ئەوێت چووی و ئەوێت گەلتەژی ئەی بارەکە هەوڵیش بدەیت دەبی زیاتر بەرەو پێش دەنگێتە خوشتڕۆنی بۆ بتە ئیمن خوا ئەو دەنگی خوش نییە ئەو ڕۆیشتیە ئەیشڵ خودی گەلە گەلە خوش هەڵمی کۆ تو کەرەمکە ئەم دە پشتینگە دەربەی ستودیۆژیە کە دوبینی تو گەلە بخێراتی هەر بژی تشتێکێت تایبەت بوومە پێشکەش کە مۆدەچێکی هەی خودێستا دەبنی چی خۆ تە پاشو دەمانانی بەتەمای بڕۆی ناوە بەسم تو دڵت دێ ئەمە بەجێ بێڵی بڕۆی نانە لە خزمەتان بەستم نیازت با دڵیشی نەشتێن شتێکی با بەخۆی بڵێ داواکاری گۆران داواکراوانی خواڵی خۆ دەزانانی چی پێ باش لە خزمەت خۆش بەماشەڵام قەت سرود گوتووە من دەنگم خۆش نییە ناوەڵە دەنگم خۆش بۆ ئەموت بۆ خۆمە بەتەنیا نەموتوە بۆ خۆش بۆ خۆمە تەنیایی لێم بەرەوەڵا ئەمە لایە سەلی و مەسەرەن ئەوانانێم ئەومەلە بە من مەێت خوا دەنگم خۆش نێشی سەڵی نانە حەزمێنێ دەنگم خۆش کاکە پیا و دەنگە خۆشە لێرێ سوپا و سالارێ عاگیدایان سوپا و سالارێ عاگیدان ساز و سەربەختێ موریدان ختمێ مرسالێ باریدان ختمێ مرسالێ باریدان نەبێتە مختار دلکەتێ نەبێتە مختار دلکەتێ سرشهی عالم سردار غرام و عجم من ناهلی بدرد و ألم من ناهلی بدرد و ألم وانخات ضافي فرقتي وانخات ضافي فرقتي وقيامات بيت العتيق مخمارة إخماد الحريم وقيامات بيت العتيق انبارا إخماد حريم من داب إحسان وقريب من داب إحسان وقريب يا بنت بلا شهادتي يا بنت بلا شهادتي
حوا آدم ديسان الزيم عزم عز مريم وعيسى يا سليمان وبلقيس يا أخ سليمان وبلقيس وجعشنا خوم يا سمعت بنم بقلبنا عينك هنا بقوم سمعت بنم عاق بقلبنا عينك هنا خليل الله ياسين ما شاء الله اي ما شاء الله اللهم صل على محمد اي بارك الله بعدين نقول له ايش الله خذ اي خذ خريكه بقاتها من جان انا خريكه اللي بقاتها من لدن لا لسرو كابينه ذكرمك ناني بخو نازانم وقتا غازاني تو هندي اشتي عيب داريكي انا والله بعد زوجتي ندم يا ربي اخويا حاجي سلامة يا اخي تتقال دايكو بابا تشوف يا والله من إشي كتشش مكر بو دايكم ما شاء الله يعني حوشم لقالي أشوش يارمتي مدى قاب شوشتني هتا حدك بلام عادة إما خانو ما نشالبو يعني خزم ويا يارمتي مدى قد حزم ليارمتي داني بو حزم لي يارمتي باوكم أدا يعني ببيرم دي قزم أركم ناقصة سرشاني يعني إذا من عليه خريك أو بو مثلا كيك مفروش حلبيات بو نمونا كركوك تروزي قوري هبو هريتو مش وان تروزي أبد ما ظن اما دوسي نوعيه تروزي خاصي بيرين او متريك 2 متر جاروه 2 مترنا بس متريك متر نيو كبي او جا نوعي كتير زر بيرين كاليار بس ده هوليت بيرين شاروخ وني اوصل شاروخي بيرين يعني تكيكت فروتي والله هم فروشتو او تشوزان هم فروشتو ذا قسمه بو يارمتي داني باوكم دبر امكانيات ما او نبو يشير الناكي يشير الناكي الله راسته بحكي كيف يا اخي هاتشي نالي لبر او كيك فروشتي هذا كل شيء فيني دس خوش هیچ شتێکت کردووە لە کاتی منداڵی بەدزی دایک و باوکت بەبیرم نایە قەت نا شتێکم نەکردبێت کە خراپ بێ کەینێ وا لە منداڵ دێ بە دزی دایک و باوکیان شت بە دزی بکە دایک و باوکیش ئاگیان لێبێ شت بە دزی ئەوان نەکرێ مەبەستم شتی خراپە بۆی ئاگادار بن یعنی هەموو ئینسانی گەورە بیا بچوک بێشتی خراپەت بە دزیێ واکە خۆ باشکرای نایکە یعنی هە باش وەنیە بالضبط ئەوە مشکلەکە لەوەیە بەڵام ئەوەی خراپە کە مناڵ ڕابێنی من یەک میسالێکت بۆ بجێڕمەوە بەبیرم دێ کەسێکە بوو لە گەڕەکی ئێمە ئاتەنە و عەربانانەی کە ئەگەڕان من دایکم نایە هێشت دەنکە خورم دەنکە هەنار لەسەر عەرەبانە کابرا هەنار بە کیلۆ فرۆشێ هەنارەکان شکاو بوون دەنکەکە هەرەکەیەوە نییە یعنی دەنکی سەر ئێرە هەمومان بیخۆین طبیعیەوە نییە ئەوە دەنکەوە ئەی خۆی دایکم نایە هێشت من ئەو دەنکە هەنارە بخۆم ئەیوت حرامە لە کاتێکا فڕێ ئەدرێ کەسێک هەبوو هەر لە دەوروبەر ئێمە یعنی کەم هەناری ئەهێنایەوە ئەو هەنارەکە ئێهێنایە نەک دەنکەکە دایکی دەنگی ناکرد 15 ساڵ حکم درا لەسەر دزی یا الله باش هەنارێ دەست پێ کرد لەسەر هەنار گوناح طبیعەتی وایە وەکو دەنکە تەسبیح وایە هەر ئەوەندە فێر بووی هەر ئەوەندە مەجالتدا بۆ مناڵە من لە ژیانم پارەم هەڵنەگرتووە لە ماڵەوە گەر پێم بوو بێ یعنی ئێستا من هاتم بۆ من ئەوەی کە لە گیرفانم بوو دامنە لەسەر تەلەڤیزیۆن ئاوە دای ئەنێم ئەلێرە دای ئەنێم قەزمەوەیە یعنی بۆ مناڵ فێری ئەو نەوەڵە نەمژماردووە یعنی دەتوانم شتێکی بەس ئەوە ئاشکرا ئەوە دزی نییە قەزمەوەیە یعنی ئەوە زۆر مهمە مناڵ فێری ئەو متمانەیە بکەیت پارە لە بەردەستی بێ ببینێ نەک بیر لە دزین و بردن بکاتەوە ئەوجا مناڵ کە دەستپاک بوو لێی مەترسێ شتی ترسا شتە دێنە شارێتەوە ئەوە تەمان زۆر جارێکەوتە سەردایکە من بە تەجروبەی ژیانی خۆم ینی پەروەردەی مناڵەکانم من لە ڕووی عەمەلیەوە لەگەڵیان بوومە و یاری و گفتوگۆ و یعنی دایمە حەزیان لا شوێنێک بۆ بۆیانم کردووە لە ڕووی خۆشیەوە
بەڵام لە ڕووی پەروەردەوە خێزانم دەوری زۆر بووە ئەو زیاتر خۆی تەفەڕۆ کردەوە باوەڕ بکە هەتاکو مناڵم گەیشتۆتە 18 ساڵ نەدەوامی نە شوێنی تەفەڕۆقی کاملی کردو ئەوەندە ترساوە لەو مناڵانە چکە بەجددی بە پەروەردەی مناڵ لە 180 احتیمالێکات سەر دایک 180 بوو دایکێس چونکە بۆ دایک لە ماڵەوە بەردەوامە ئەو من دایکە ئەتوانێت ئەو مناڵە جوان پەروەردە بکات باوک لە دەرەوەی فەقیر ئاجاس پرسیارێکە تایبەت بکەم ئیشڵۆ دیر بن بی بەمە پارێ بەس هەکە مچ نەبرینەوە باش یەک ڕوبعیشن 150 هەکە خودێ نەکرد تا دیت زارۆکێکی تا خەلەتی کرد تەمەنێکی مازن دەن و کە مازن مانە خوددا ئەمرێوانە درێژ ئەگەر خەلەتی کردن تو دێ چکیل بەرامبەری وانە تو دێ چلێکی کاکشیبان خۆی یعنی هەموو کول بەنی ئادەمە خەتا هەموو ئینسان غەڵەتەکە بە پێی عمرەکەی بە مامەڵی لەگەڵکەی یەک بە پێی حاڵەتەکە بێ مامەڵی لەگەڵکەی و بە پێی یعنی گوناحەکە مامەڵی لەگەڵکەی یعنی ئەم مناڵە ئەگەر من سەبەب بوو بێتم زۆر سەرنجەرشی ناکەم من خەتابارم وەکو دایک و باوک من جگەرە خۆرم باوکێ مەبەستم جگۆڕۆنەکێشی تادید کوڕێتەیە جگۆرێت کێشت فڵین ئەگەر من جگەرە بچێشم حەق نییە لەو کوڕە بدەم ئەگەر جگەرە بچێشم حەق نییە لێ بدەم چکە من بووم بە سەبەبی ئەوە بەڵام بۆم ئەگەر جگەرەی کێشە هەتا بۆم ئەکرێ بە نەسیحەت و بە قسەی خۆش و بە گفتوگۆ بۆ بابەتانە باش نییە ئەو کاتە ئەگەر هەر نەبوو حاڵەتی دووەم یعنی پێرێ دایکێک تەلەفۆنی بۆم کرد ئەیوت کچ و کوڕەکەم هەتا گەورە کردووە ینی ێسقانم پڕووکا پێیان فەوتام ئێستاکە جوێنم پێ ئەدەن ئێستا لێم هەڵەگەڕێنەوە قسەم پێ ئەڵێن چی بکەم ئەمن چی پێ بڵێم تا ئەمە ناشتوانین لێیانداوە نیە تازە چونەتە مەرحەلەی عەدادیە و بۆ کولیە یعنی تعجب مناڵێک لە مناڵی و گەورەکەی ئێستا قسە بە دایکی بڵێ وتم دایەگەم باشترین حەل دووشتە یەک ئەوە تا ئەو نەسیحەتت کردوون خۆتیان لێ بگری نەهیائیەن قسەیان لەگەڵ نەکەی نهائیەن قسەیان لەگەڵ نەکەی پێوترێ هەجر قەت ئیلاقە قەت قسە بە هیچ شێوەیەک نەیان دوێنی مادام تۆ ئەوەندە خراپی شایانی ئەوەنی من دایکایەتی یان باوکایەتی بۆ بکەم بەڕاستی ئەوە باشترین حەلە ئەگەر هەر نەبوو ئیترەوە کاتر بەجێهێشتنێتی چکە مناڵ بگاتە ئەو حەدە لە دایک هەستێتەوە لە دایک و باوک بدا ئەوە زۆر خەتەرە هەلی حاڵەتی وا بووە یان من هە لەسەر قسەی من جارەوە سێ کەسم بەسەرجنداوە کە لە دایک و باوکیانە داوتمە تەلەفۆن کەم بۆ پۆلیسیا بۆ ئاسایش گرتویانانە لە سجن پیاو بوو بە کوردیەکەی ئەی لەبەرەوە ئەبێ بە پێی حاڵەت بێ کاکشیبان ینی مناڵ لێدان زۆر خراپە بە دەرەجێ بەجددی خۆی یەکەم جار پەروەردە و نەسیحەت دوای ئەوە بە قودوە بوون چکە مناڵ ئەوەندەی بە قودوە فێریشتە بێ لێدان ئاخرە سیری نییە هاندانی ئەو منداڵی لەلایەن باوکۆ مەسەرن هەدیە و تەبەڕعات تەشجیع زۆر مهمە تەشجیع بۆ مناڵ زۆر مهم بۆ اعتماد بکاتە سەر خۆی ینی شتی بۆ هەدیە ئەکید ئەخمەسە من ئەو دایکە کە قسەکەی ئەوت بۆکەم وتی یەک لە مشکیلەکانی ئێمە بۆ مناڵە وای لاتووە قەت نەموتوە نە ئەو جاسمتەوە قسێکی زۆر جوانە لێگەر هەر بە مناڵ بڵێ نە لە ئاخیرەوە پێتەڵێن نە یعنی ئەفۆن هەر داوای کرد بڵێ هەیە مەسەنە ئەوەمەوێ بە سەرچاو ئەوم لێ قەت نەماوتوە نە ئەگەر هەر بڵێ نە یعنی ئەو داوای کرد و بڵێ هەیە بەڵام کە گەورە بوو ئەو شەڵێ نە بە قسەد ناکە ناکرێمەوە بێ حەدێکی بۆ دابنی بۆ ئەو مناڵە بجام دێ سەروی بابەتی بەردەوام بین میوانێکی دیژێ مێ عزیزی هەی تایبەتیژەم ناف هەیوا ڕەمەزانە پیرۆز داینە و بگشتیژی کە خواردن و خواردنامەیە چاو بێت بۆ تەندروستیامەیە باش بێت و حتا بۆ زاروکۆژی مەسەلەن تو چ تشتێکی بدیە چاو تەعاملت گەل بکی بخۆت نەخۆت چونکە ئەو ژێکش پرزگرێکت مازنە تایبەتیژی لە دەستپێکی بێت و فێری خواردنا باش بکی کە چاوەهان بدی بخۆت میوانێ مە تایبەتیژی دکتۆر ئالان یاسین بلباس پسپۆرێ چارەسەریە خوراکی کو دەفشەفە ئەو ژێت گەلما داوت دکتور تو گەلە بخێراتی گەلە خۆشحاڵین و ئیشەڵڵا خودش تەڕازی بێت بارەکە الله فیک و ڕەمەزانە تا پیرۆز بێت و خودای قبیل برێ تازە هەر توش بووم بە تەوقەرەگەر هەمویان بکەین دکتور تو گەلە بخێراتی کەرم کەرم دکتور گەلە بخێر سلامت سپاس يا رب بخير ئەمە تو سەر بابەتی خۆتی مەدگەل مامۆستای بەحسی هێندت کرد و یعنی حتی بێژت نە و ئاک یانژی مەسەلەن توێ زارۆکێتەیە تەڵەبات تشتێکیت کرد تو کەنگی بێژی ئەو نە و تایبەتیژیان بەحسا خواردنێ بکەین کە مەسەلەن بۆ ئەوەی باسی خواردن بکەین با لە مناڵەوە دەست پێ ڕاست مادەم باسی پەروەردەکردنی منداڵە جاری وە هەیە منداڵ داوای جپسی دەکا بووی دێنن داوای کێکی دەکا بووی دێنن داوای شەربەتی توزانم ئەوەی ناو بازاری دەکە خراپەکەی دەکەن ئەیتر بووی دێنن
لە کاتی نان خواردن داوا لە منداڵەکە دەکە خواردن بخۆ دەڵێ ناخۆم خۆ تێریشە چۆن منداڵەکەمان جارێ فێری خواردن بکەین کە خواردنی باشی تەندروستی ماڵان بخوا بە تایبەتش لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەوانەی کە گەورەشن سەرەتا بەناوی خۆی گەورات طبعاً منداڵ وەکو قوڕێشی سناعی وایە لە بەردەستی دایک و باوک تربیەتێکە لە بەردەستی دایک و باوکدایە دایک و باوکە دەتوانێت فێری بکاتن کە چی باشە لە بۆ گەشەیوی دەمان ئەوانەی کە باسی دەکەی وەکو جبس و بپسی و ئەو جۆرە بابەت ئەندۆمی و جۆرە بابەتەنە پێیان دەوترێتن جەنک فود یعنی هیچ بەهایەکی خۆراکی نییە و هیچ سوودێکیش نییە لە بۆ گەشەی منداڵ بەسەراحەتن واشی لێ دەکاتن ئەو کاتەیە لەبەرەوەی بڕێکی زۆری چەوری تێدا شەکری زۆر تێدا ئەوانە تێدا ئاستی کەلۆریەکی زۆر بەرزە ئەو منداڵ ئەو کاتێک کە جەمەکەی دیخواتن شتیاهی لە بۆ خواردنەکە نامێنێتن یعنی تەسیری لەسەر گەشەی دەکاتن و لە هەموو ڕۆکی دەستی و تەسیری لەسەر دروست دەبێتن ئیتر ئەوە لە دەست دایک و باوکەکەیە لە بیدایەتەوە دەتوانێت بە قسەی خۆش و نەسیحەت فێری بکە ئەوە هیچ بەهایەکی خۆراکی تێدانی ئەوە تەندروستە لە بۆ تو بۆ گەشتێکی باش بکەین مێشکت باش ئیش بکاتن و باڵات باش بیتن و بۆ شێوازە دەتوانێت لەگەڵ خواردن کاریگەری لەسەر باڵاشی هەیە لە چ تەمەنێک زیاتر لە بەنسبەت کچ لە 11 ساڵیەوە ئەو کاتێ بە باشی گەشەی دەکات گەشە هەر هەیە باشە ئەو خواردنانێکە دەوڵەمەندن بە پرۆتین باشە ئەوانە زۆر بە سوودن لە بۆ گەشەی منداڵ تەمان فاکتەری تکەشن لە بۆ گەشەی منداڵ دوو حالەت هەیە بابەتی خەوی باش لە بۆ منداڵ و هەروەها برسیکردن یعنی ڕۆژوبوونیش زۆر جار هەیە دەوترێت بە ڕۆژین نەبێتن کارگەر لەسەر گەشەی دەکاتنەوەوانە نا بە پێچەوانەوە ئەو بە سوودە دەبووی بەسەراحەت لە دوو حالەتە ڕۆژی گرتن بوو زار و کۆژی لە بۆ زار و کەش بە سوودە بابەتی گەشەی منداڵ باسی باڵە ئەوە لە 11 ساڵی لە 11 ساڵی کوڕ لە 13 ساڵی هەڵدەدا یعنی فەمەسەرەن کچ زووتر دەپوچێتەوە کوڕ مەدایەکی زیاتر دەمیرێتەوە عادەتەن لە 19 و 20 ئیتر وردەوردا گەشتەکەی بۆ ئەوەی ئەوانەی کە حەزیان لێ منداڵەکانیان باڵیان بەرزبی چ خواردنێکی بدەنێ ئەوەن باڵی دایک لەگەڵ باوک دیاری دەکرێتن لە بۆ ستاندەری دیاریکردنی باڵی منداڵەکە بەدیار ئەوە یەک ئەگەر کورد بن ویژە نابێژن بڵ عیالێت مەد ئەوە دەور دەبینی فمەسەرەن دائیمەن ئەگە منداڵەکەمان بی ئەمە کە دیێتەکەنەمە لە بۆ بابەتی گەشەی دایکەکە پێی دەڵێ درێ ئەو هەز دەکەین ئەوە وەکو پێویست گەشی نەکردیە خۆی گرۆشارتەیە دیاری دەکەی بە ژێری تەمەنەکەی و بە ژێری بەبن کێشەکەی دیاری دەکات پێ دەڵێ سەتاچەند ئەو منداڵە گەشی کردیا 5 دەیە 25 تا دیاری دەکاتن باشە باڵای دایک و باوک پێوەرە لە بۆ دیاریکردنی کە ئەو منداڵە دەبی ستاندەرد چەند بیتن بەمەسەلەن من کوڕەکەم هەیە ناوی محەممەدە باڵی داچی چەندە 164 باڵی من 167 بە ژێری ئەو ستاندەر دەبی دەبی محەممەدی کوڕم 170 دەچیتن باشە لە بۆ کچەکەم لەوانەیە 156 دەرچیتن یعنی زۆریەکەی بکاتە 160 ئەوە وەکو فاکتەر دیاری دەکرێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا مەزاری تێدا هەیە زۆر جار هەیە ئەو پێوەرە ئەو مقایسە منداڵەکان دەیبڕن چۆن دەیبڕن بە هەندێک زۆری وەرزش هەیە فمەسەرەن سەرلەی دەکات تۆپی پێ دەکات بالای دەکاتن خواردنەکەی خواردنن دەوڵەمەندن بە پرۆتین وەکو شیر و گۆشت و زۆرە بە هێلکەوە و زۆرە بابەتانە و خەوەکی باششی هەیە ئەو کاتە ئەو منداڵە زۆر جار ئەو ستاندەردەی دەبڕیتن و زیاتر گەشە دەکاتن تو گەل زۆرکۆی چۆی بۆ خواردنی واللهی من تەمان زۆر ئەوەی خۆم بۆ ژیانی خۆم زۆر خەممە مناڵ بخوات ینی زەمەنی ئێمەشە تۆزێ باشتر بۆ مناڵان ئێمە گەورن بەس ئێستاکە ینی باشترین خواردنی بۆتە هی دەرەوە ئەگەر ئەو دکتۆر باسێکن ئەم جبسوکیە کوشتانی کە هیچ بەهایەتی خواردنی یانی ئەگەر تیاابێ 110 نییە ئەگەر تیاابێ ئەگەر هەبێ وەنیتی ئەو شیتیانە لەوانەیە ئەو جایسە بۆتە فاسفوت و نازانم پیتزەی دەرەوە قەت بۆ مەسەن سفرە حاضر بێ خواردندا منداڵان خواردنیان حاضر کرد بە منداڵەکان بڵێ وەرە خواردن بخۆم بڵێ ناخۆین ئەوە چیەوە ئەرەوە بەخوا لای ئێمەە نەبووە ئەزانی بۆ چکە مناڵ ئەبێ فێری سفرەی کرد بەڕاستی یەک لە خۆشیەکانی خواردن پێکەوبوونەکەیە یعنی من ئەو ڕۆژە باوکو دایکی هاتن بۆ ناویت ئەوت بەس من و خێزانم نانەخۆیتمە ئەی مناڵتان و تۆڵات کەس لە غورفەی خۆیەتی بۆ ئەلێ ئەو داوای دلیبەریەکە ئەو جا سعات دکتۆر لە من باشترە زانێ ئەو عالیمترە لە بابەتە یعنی سعات 11 و 12 شەو
لەسەری ئەخەوێ ئەو خواردنە من نازم چی ئیسفادەی لێکا آخر ئەمە خەتای دایک و باوکە کاکە نەپاری بدەرێ بەخوا کەیفی خۆی با برسێتی بخەوێ بە برسێتی بخەوێ باشترە لەوەی دلیڤەری بانکە سەعاتێکی شەو بەڕاستی با برسێتی بخۆی بۆی باین لە سفرەکە دانیشێ باوەڕ ناکەم لە سەتا بە تەحەداوێ لە سەتا دەی مناڵی ئێستا بەیانیان بخۆ کەس ناناخۆمە ئەمەدە جبسوشتی ئەنتیکۆپنتیکەی خواردووە سەردوڵی مایدەی گیراوە بە زۆر ئەشیرێکی دێتی ئەڕشێتەوە ئێستا هاجشتێک توێ بڵم بەخوا ئێستا نانی بەیانیان ناخۆ ئەمجاخ پێتەنێ مەخ بۆ دەزانی بوو ڕەمەزانە بەوەی ئیسڵا خودشتە ڕۆز بێت لە ڕەمەزانێ بەڵێ چ تشتێکی ئەس بخۆم من و کەزەکی هەی پیچەکە ئەزێ قەلەو لێ هاتیم ئەف هەیڤە بوو من ببتە وێزگایەکە بۆش ئەف زکە نەمینت ئەس ڕەشیختر دەرکەوم هەر کەسێکی قەلەو لێ هات زۆر زۆر باشە سەرەتا هەر کەسە و بەجێرە باڵای خۆی ستاندەرد وەکو پێوەرەك دووجای باڵای خۆت یعنی فمثلەن بەڕێزت چەندی باڵات من زۆر پێم ئەنتیکە بۆ تو هی باڵای خۆت هی خێزانت و منداڵەکە زۆر پێم ئەنتیکە بۆ من خۆم نازانم باڵای خۆت نازانێت مامۆستا گیان چەندی من 185 185 مترێک و 85 1.85 في 1.85 في 25 بکە پێ دەرێ مامۆستا نابی ئەوە ئەقسە حەدە نابی لەوەندەی زیاتر بیتن چەندە لەوەی زیاتر بیتن ئەوە دەکات چێشی زیادە بە میسال 15 کیلۆ لەوەی زیاتر بیتن ئەو جستە بابەتی قەڵەوی بەڵێ ئەت لەوەی گەڕێ دەچمە بەرامبەر ئاوێنێت تەماشای خۆم دەکەم ورگم هەیە ئەتوو لە باڵام و لە وەزنم لێکەوەنی باسی ورگە باسی ورگ دەکەین بەڵام پێ دەرێن یافەمەسەنە بزانانی چەندە زیادە زیادی یان قەڵەوی باشە لە بۆ بابەتی ڕەمەزانێ ئەمە دەبی بەڕاستی بەرنامەی خواردنمان هەبیتن زۆر کەسی لە ڕەمەزان وەزنی زیاد دەکە لە جیاتی ئەوەی کە چشی دابەزێنی چ شتێک زیاد دەکە بۆی لێ دوورکەوینەوە چەند پێوەرەکەی ئەتوو ئەوەی کە وەری دەگری دەبی زیاتر ئەوەی کە دەی سووتێنی دەبی زیاتر بیکە لەوەی وەری دەگری باسمان کرد بە جوێری باڵای خۆت دەبی چەند بەری کەلۆری ڕۆژانت پێویستە باشە فمەسەن 1500 کالۆریت پێویستە باشە ئەگەر بەیانێکی 500 کالۆریت وەرگرت هێوارەکەی 1000 وەرگرت نابی لەو پێوەرەی دوو بابرین لە پارشی و لە بۆ ئێوارەکی تێپەڕکە ئەو خواردانە چین کە ئەمە استفادیان لێ دەبکەین لەبەوەی بتوانین چێشمان دابەزێنین هێلکە زۆر باشە هەم تێرە دەکاتن و هەم سەرچاوەشی باشی پرۆتینە و تەحین زۆر باشە بابەتی لۆبیا زۆر باشە بڕی کەلۆرێکی کەمترە نۆکتۆزە زیاترە بەس لە بۆ ئەو کەسانی کە قۆڵۆ و شتانیان هەیە باش نییە پەنیر زۆر باشە گوێژ زۆر باشە کونجی ئەو برژا ئەو شتانە کە دەخورێتن بەیانن ئەمە باشترین بژاردن کە ئەتوو بتوانی بە بڕەچی کەم بتوانانی تێربی و بڕەچی کەمیش کەلۆری وەگری چکە معادلە کە باسمان کرد ئەوەی کە دەسووتێنی دەبی زیاتر بی کە لە ئەوەی کەوەری دەگری باشە ئەوە وەکو دانی بەیان دەبتە چێش بەتاکیدی بجا ئەس هەردوو نمونە وەرگرم ئەوە بە ڕوخسەتی مامۆستا و مامۆستا هەردووکیان وەردەگریم زانانی چیهانیان باشتر بووە لە بەربانک مامۆستا لە بەربانک چیت خوارد کوردەوەی خۆیان برنج ناخۆ برنج و فاسولێ بوو ئەندێ مریشکیش بوو ئەوەندە هەروەندە من خواردنم زۆر خراپ ئەی زەڵاتە من خواردنم لای کەم نیوەی زەڵات هەیە لای کەم بۆیە قەت زیاد نیسک ئەوەی شۆربەت خوارد طبعا یا حەزم لێ باسکەی دوکە شفامەکە خوابت کە هەر نیسکە و برنجە و فاسولەیە لەگە بریشک بوو زەڵاتەشە بوو زەڵاتە بەڵێ ئەی زەیتون وڵا لە بیرمان تو زەیتون داین بەخوا بێ دوایی بزانین هەموو بەس لە بیرمان خۆرماشت خوارد یەک دەنک چەند ئاوت خواردەوە من عادەتەن دوای لەگە ناخواردن ئەو ناخۆم لەبەر قۆڵۆنم دوای ئەوە ئاوە خۆمەوە بەس تەقریباً 5 پەرداخم خواردوە تا ئێستا 6 حتا ئەوەکە 5 بەڵێ 6 ئەتوو چوون چت خوارد لە بەربانک من ئەوڕۆ لەگە مامۆستا مامۆستا ڕێبان ئەم داوت بووم لە چیت خوارد لە مەطعەم داوای گۆشتت خواردیە ئەخەر ئەمن شتی بە خۆم ینی یەک قاعیدەم هەیە بە خۆم خواردنی خۆم ینی زۆر شتی ناخۆم بە کەمی دەخۆم
قاعدەی خۆمان جسمم ینی ئەتو ئەم ندیتە کاکە پارەکە من ندیت ئێستا خۆم نیمە مامۆستا جەندەی بەچی سۆنەری کەشفتان کە ئەو دوو نمونەی بۆ وەرگرینەوە بە خەڵک برین کاکە چیان باشتر کەباب مریشک بوو تکە مریشک ئێتەوە هەرەوە لۆ تووڕی ئێوە دوانە هیچی خەڵەو نییە ئەوەی تیاریە زۆر باشە کەبابی مریشک و تکەی مریشک چەندان بەبێ نان یان بەنان چەندان بکەواکەی خۆم کەم سوپەت خوارد سوپ شۆربە خورما شتە شیرینیشم خوارد ئەو شتە شیرینە چ بوو ئێوەیە پاخڵاوە بوویان خورما بوو خورمانە بووە خەرە ئەو جێ کەمە لێ دانیشتبووین ئەوەی نە بارەکەڵڵاوی جیهانیان باشتر بوو طبعاً ئەگەر ئەمە لەسەر بڕەکەی ئیش دەکەین ئەوەی کە مامۆستا باز دەکاتن چەند شیش گۆشتی مریشک خواردی عفن تکەی مریشک و کەبابی مریشک هەموویان ئەگە 100 غڕام بی تقریبا 150 کالۆری کەرتە نانەکەش تقریبا 145 کالۆری دەداتن ئەوش باوەڕ ناکەم 500 کالۆری تێ بە سوپ و شتەکە هەمووی 500 کالۆری بڕێکی باشی وەرگرتیە ئەگەر این مامۆستاش حساب بکەین چەند کەوجی برنج وەرگرتیە مامۆستا مەفرەزەماندانە نا یەک مشتە ئەوەندا ئەگەر بەهەوە باشتر ئەوەندا ئەو مشتە تقریبا بەندازەی چەند ملاک يعني احتمال دەبێ ئەوەشیان تقریبا دەکە 200 غرام برنج 206 کالۆری ئیوێ باشە چیت کە لەگە خواردی مریشک بوو لەگەڵ فاسولەیەک مریشک چەند یان پارچەک چەند ئەوەندە پاسی سینگ بوو ئەوشن هەمووی 50 ئەوە تقریبا 310 کالۆری چیت کرد زەڵاتە ئەوی زەڵاتان دێکە طبعا بژاردەکە شەربەتت خوارد بوو شەربەت دوای خواردم لاخیرە بازاری بوو شەربەتی نای خۆمان داواتی مامۆستا سەرتی شەربەتم خوارد سێ پەرداخ شەربەت سێ پەرداخ شەربەت کەواتەی مامۆستای ئەوەتر دەرچێت ئەو سێ پەرداخ شەربەتە ئەگەر تریش بی شەکری زیاترە زۆر شەکری میوە شەکری فرەکتۆز ئاسانترێ باشە شەکری فرەکتۆز بە خورماشتەوە ئەگەر زۆر پێداگریت کە زۆر بەکارهێنا ڕاستە خۆ عملیەکەیە شەکری ئاسایی ئێستا مامۆستا دەشتی دەرچوو لە بۆ ملاکەمەیە مامۆستا داوای لێ بردن با لە بۆ ڕوونکە شەربەتەکەی باز نەکردووە با لە بۆ ڕوونکەینەوە شەکری خۆمە سوکەرۆس لە شەکرێکی دوانە پێکاتیە لە گلوکۆز و فرەکتۆز پێکاتیە نیوەی دانەچێ وەکو شەکری خورما و میوەیە دانەچ کشتیان شەکری ئاسایی گلوکۆزە ئەوەی ئاسایی گلوکۆزەکە ئەنسۆلین وەری دەگریداتە خانەکەم دوتەوزە ئەوەی کە دەمینێتەوە دەدرێتە ڕاستە خۆ دەستە جگەر و لێوێندە دەفتە گلایکۆزین هەموو شەکرێکی میوە ڕاستە خۆ دایرێک دەستە جگەر ئەو جە لەوێت تەحویل دەکاتن دەبتە شەکری خەزن کرای لە جەستەی ئەهوەنتر گلوکۆزە ئەو یەکسەر دەبتە تاقە ئەوە ئەگەر بڵێ گلوکۆز کامەیە کام شەکرە گلوکۆز خورمانی شەکری سپی شەکری سپی دوو بەشە سوکەرۆزە شەکرێکی دوانیە بەشێکی گلوکۆزە ێزەکانی باشە ئەگەر وەگرین دەتوانێت برێ شەکرە سپیەکە ئەگە بە ڕێشی کەم بگرین شەکرە سپیەکە ئەهوانترە چکە ئەوە ڕاستەخۆ ئەوە ڕاستەخۆ دەستە زگەر دەفتە گلایکۆجین و پاشان دەبتە چێوری باشە دوێ ئەمە زۆر جار لەسەر ئەوەی ئەوە دەکەین هەرچی شەکرە دوانیەکەیە گلوکۆزەکەی سرف دەکات لە ڕێگەی ئەسوودینەوە لە ڕێگەی وەرگەرەکان دەداتە خانی دەبتە تاقە فرەکتۆزەکەی دەمینێتەوە ئەوی دەستە جگەر بەڵام ئەوە ڕاستە خۆ چەندی دەخۆی هەمووی دەستە جگەر گلایکۆجین باشە پاشان دەبتە چەوریسیانی پاشان دەبتە یوریک ئەسید و دەبتە مامۆستا بە کورت و کرمانجێکە سبەی شەربەتی کەمکەوە سێ پەرداخنە باەک نارێن خۆتان مەحڕوم بکەن بەڵام پێداگیری زۆر مەکرد وای لێ بێتین ئیسیفادە بکەین بەسەراحەتەن یعنی چکە بەس خۆیەوە بوترا شەکرەکەی تر خراپترە بە حیسابم سپیە زەهرە و مەی خۆن و وەێستا هەچی عالمی بە چای تاڵەخوا خۆچای چای خۆی گەلێ خۆ چای بە خورمای دەخ ئەرە بەخۆ ئێستا چای مەسەرەن سێ دەنکە خورمای خوارد لەگەت چای یەکێکشی دیکەش چای خۆی بە شەکر یەک مڵاک شەکری تێکرد چهانیان باشترە تەبعا ئەوەی کە مڵاکەی تێکرد لەبەر ئەوەی هەر خورمایەک تقریبا 20 لە بۆستی کەلۆریدا یعنی تقریبا هەر ئەوەدا کافی 6 لە بۆ 90 کەلۆری تێدا بس خورمایەکە ڕاستە خۆ دەستە جگەر و دەبتە گلایکۆجین و پاشان
ناري بوندي والله كتب بردوام بوي دكتور بري جنا باشا مامۆستا زەحمەت نەبی ئەو بەنسبەت ئەو باش شەکرە هاتیە بۆرەکەی بەرامبەر. شەکرە بۆرەکەت فەرقی هەیە لەگەویتکە ناو فرقينيا بلام شكري باش استهيا ستيفيا بيدر ستيفيا كا هيز برا كالوري تشتي دايما باشە ستیڤیا لەگەت شای شكري نباتي ودي خوي هيز تاثير ناكت انسولين بەس برز دکتۆر تەم تۆ باسی سوکەریش بکەین خەڵکێکە نەخۆشی سوکەریە وەختمان نییە، دوای. نانێ باسی بکە بەس کامی باش بۆ ئەو ئەیوە. بابتي پارەی تو کردی 55,000 ئیتر 30,000 پرسیارتان کرد لە دکتۆری غێر وەکە لە عیادەی بی دکتۆر بلي ئیشڵا خودش تا ڕۆزی بت خودی خێرەوە تا بنوێست سلامت بي بینت لەگە منداڵەکانت چوونە باش الحمد چەند لله منداڵت هەیە دوم هي محمد ومروان هي ئەی ماشەڵڵا سلامت. خودی ربی عمری تەمام هەردوو لەم. پرۆژیت بن بروجي دبن حاجی ئەتوو پرسیارت لێ کرد وڵامی دایەوە دەرنەسیحەتشی لە بوو منداڵەکانی بکە بۆ ئەوی منداڵەکانی ساڵح بن مستەقبلن خێری بکەن استغفر الله چی نادعي بکە؟ خيرا وكين استغفر حد مني دكتور نەسیحەتی خێر خێر ما بارنا زين شلون هل دکتۆر ئەوە ئێستا لە يا بینی مثلا صار عليه الدين الصلاة ونصيحه مامۆستا هل نصيحتي في غنبري خاص صلى الله عليه وسلم ابن عباس كدعي بياجي قولي ليدر شو أفرمي يا غلام إني أعلمك كلمات یا الله احفظ الله يحفظك والله أجر جنجان من أعلان ما لسر أو كلمة بالوردة بكين بسيتي احفظ الله يعني خواب باريزة يعني بتنيا خواب باريزة لجيرفان لبارا لا تعدا كردن لخلق لشرف وناموس في خلق لمالوا لمكتب بیکە احفظ چاو الله دێ يحفظك بیکە چاو احفظ دێ الله يحفظك خوات باريزة احفظ الله تجده تجاهك أو منالك بتشوكا يا غلام غلام يعني هلو عمرانية باشا أو ذا أيوة سقيب ودرس كان نترسي لم دنيايا أفرمي اعلم أن الأمة لو اجتمعت على أن يضرك بشيء لن يضرك بوي أم منالة شاونا ترزبي أم منالة فيري أم دنيا أنواع شتيتها ونيا أبي منالة احتمال بك تسر آزايتي وجرأتي خوي دنيا اللي تكوب بنو زررت فينا جينا قال لي يان أجر منفعتك بكين منال ربط كي بخاوة قد بزرنابه أو آية أو زور قرنجة أفرمي جنات عدن يدخلون ومن صلح من صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم عائلة أهو بيك وآتشن أفرمي ملائكة كان بيشوازي لإيمان داران باوكو دايك منال أو عائلة أكن كأتشن باشتو وذا الصحابة كمنال كان هلسان بو خو بو نيوجي بياني أيود هستا بانا فريق مان ليه بجي نميني بو بهشت أو خسي زور بهيمة نفرێک مان لێ بەجێ نەمێن نەفرێکمان لێ کەم نەبێ بۆ بەهشت ئەگەر دایک باوکو دایک ئەمە بکەنە قاعدە ئەو مناڵانە بە سەلامەتی چنە باش ئیشڵا خودش تا ڕۆزی بن إن شاء خودی الله خێرەوە تا بنوێست لەگەڵ ئێوەش. ئەمش مەجلسەوە تێر نۆبین دەبی موعدە چی کەشدانینەوە هەر نییە خوا حافیز بچینێ ئەو مانگە هەتا ساڵەشی لە خزمەتتان تەواو خزمەت لە ئێمەوە قوربانت عزیزەکەی من. گەلە گەلە خۆشحاڵ بن دکتۆر ئیشڵا خودی خێرەوە تا بنوێست فاستك سەحەتەوە تا هەریەوە بۆش بت ئیشڵا سلامت بي مامۆستا يعني بەخوای هەز دەکەم لە سەرەتاوە ویست والله نبخوا تو كيشك اللي بري قرنها؟ ما نخدم بيشو بلي بروخو ما برين باشا کێشەکەت لەگەر من هەیە ناوەڵ ئەبەت یەک کێشەمەیە برێ یەک کێشەمەیە ئەو پاریش هاتم ژنت نێنەوە ئەبێ بین ئەوزەکە ئەو لەبەر بە علەنیەیە ویستم برێم ئەو کێشەیە بەسە خۆ مناڵ نی بەسە، لەبەس بەس. گەورە بوویتە الله ڕاست دينك كامل جزاك الله خير دێ الجزاء ئیشڵە ئیشڵە دعا بۆ ما بکە باوەڕکە دعا بۆ من وان هەمی عمری منی دا تۆ ژن نێنی من نایم ئەوە شایکەمە شاید کەیف خۆت ماري يكش عايدي من باوەڕکە مالێکە ئایدی ئەو باش من عايدي من أما رد تصدق يا كاك تاخم خەوەکەش هذه ئایدی سعيدة من دكتور. شیبان والله هي من تاخم خەوەکە ئایدی من باشە تاخمی خەو دعوتك تندرس فيكم تاخم تاخم خەو اي والله تا والله نعمتي خويا دعوتي بوكو زواج له مطعمش عايدي من والله لو نعمتي زيادة خويا كده أنا ست يشتغل اي تا والله ذا فكرتي تا والله من دكتور رابينم خذ خويتي اشتراك باشي بارك الله يعني فيك شاني دكتور اول خلق تبش بتكابر زاوي كشك خوي ان شاء الله خذ اشتراك اسمع يعني من تم ابو في بوالي ان شاء الله وصابي بس ان شاء الله وصابي ستة لو ان زيادة شاء الله الداف خذ يجي وصابي ان شاء الله خذ اشتراك اعرف والله نعمتها خذها تا بلقى أو إيش شكتي هم دور خصنا ما مستا وينيا؟ دخوا حافظ يكين ما مستا تشسرو داك بيشكش كتشتك طيب والله حاجة جنسي أو كذا هرشتك والله ما مساوي ما مسامي خوش أو زور خوش ديك يا هرم رسول الله توسر باشیوا دوی هاتا پیشکش کردن وی مجلس خوش شلا مشیابت خدمت ها کرد بتو ایشلا خود بخیر بنویسد بو همیا و اعتکاف بتو السلام عليكم ورحمة الله وبركاته صباح جدينا خدمتها ساعات 12 ونيفه السلام عليكم يا رسول الله تسر ورماني يا رسول
ساري دردي صافي لدوري تو حالي بشي وبشي دو منجي يتوار دي راستا شاطامي دو يتوار دي راستا شاطامي أستري قاشي برزي اسمياني أستري قاشي برزي اسمياني